دروستکردنی جنۆکە لاپەڕا 196 جنۆکەکان چێن و لە چی دروستکراون؟ ئەوان دروستکراوێکن لە دروستکراوە ڕاستپێردراوەکانی خوای گەورە. دووەمن لە ئەثەقەلەین ئەلئینس والجن واتە مرۆڤ و جنۆکە. لە مارج من نار واتە لە بڵێسەی ئاگر دروستی کردوون کە لێواری بڵێسەی ئاگرە. دەگوترێت ئەلمارج بڵێسێکی تێکەڵاوە بە ڕەشێتی ئاگر. خوای گەورە دەفەرمێ والجان خلقناه من قبل من نار السموم. سورة الحجر آياتي 27 واتا جنۆکەمان پێشتر لە ئاگرێکی بەتین دروست کرد کە بە وردی لە کوونەکاندا تێدەپەڕێت. هەروەها دەفەرمێ وخلق الجان من مارج من نار. سورة الرحمن آياتي 15 واتا جنۆکەکانیشی لە بڵێسەی ئاگر دروست کردووە. پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم دەفەرموێ فریشتەکان لە نور دروستکراون، جنۆکەکانیش لە بڵێسەی ئاگر، ئادەمیش وەک ئەوەی وەصفی بۆ کردوون دروست کراوە. جنۆکەکان لە دوای دروستکردنی فریشتەکانەوە بە 50,000 ساڵ دروست کراون، دەشگوترێت بە 500,000 ساڵ. بەڵام جنۆکەکان بەر لە دروستکردنی ئادەم تەنیا بە 1000 ساڵ دروست کراون. هەروەک پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ڕاگەیاندوین جنۆکەکان سێ پۆلن، پۆلێکیان بە هەوادا دەفڕن، پۆلێکیان مار و سەگن، پۆلێکیشان دەمێننەوە و کۆچ دەکەن. بژێوی جنۆکەکان دەخۆن و دەخۆنەوە و هاوسەرگیری دەکەن و منداڵیان دەبێت و دەمرن. دانیشتوانی سەرزەوین لە شوێنی چۆڵ لە مرۆڤ. هەروەها لە بیابانەکان دەژین، هەندێکیان لە دوورگەکانی ناودەریاکان دەژین، هەندێکی تریان لە شوێنی خۆڵ و خاشاک دەژین، هەندێکیشیان لەگەڵ مرۆڤەکان دەژین. جنۆکەکان پلە و پایەیان لە مرۆڤ نزمترە. جنۆکەکان پلە و ئاستیان لە مرۆڤ نزمترە، زیرەکی و ژیریان کەمترە. تەنانەت دەگوترێت حەکیمترین جنۆکە، بەڵکو بەعەقڵترین جنۆکە عەقڵەکەی ناگاتە ئاستی زیرەکی منداڵێکی مرۆڤ کە تەمەنی 10 ساڵان بێت. جنۆکەکان لە مرۆڤەکان دەترسێن، جێگا و ڕێگاینەوەی ئادەم لە گەردوون دەناسن. جنۆکەکان چەند توانایەکیان هەیە کە مرۆڤەکان نییەنە، وەک فڕین و بەرزبوونەوە بۆ ئاسمان. هەروەها توانای بیستنی ئەو شتانیان هەیە کە مرۆڤەکان ئەو توانانەیان نییە. هەروەها ئەوان مرۆڤەکان دەبینن بەڵام مرۆڤەکان ئەوان نابینن. هەڵوێستی جنۆکەکان لە بەهەشت. زانایان ڕێککەوتن لەسەر ئەوەی کە جنۆکەی بێباوەڕ لە ڕۆژی قیامەتدا سزا دەدرێت. خوای گەورە دەفەرموێ ويوم يحشرهم جميعا يا معشر الجن قد استكثرتم من الإنس وقال أولياؤهم من الإنس ربنا استمتع بعضنا ببعض وبلغنا أجلنا الذي أجلت لنا قال النار مثواكم خالدين فيها إلا ما شاء الله إن ربك حكيم عليم. سورة الأنعام آياتي 128 واتا أم آگرت زيگتانا كنمرن تيايدا ما بس لي جنوككانا. هەروەها دەفەرمێ وأما القاسطون فكانوا لجهنم حطبا. سورة الجن آياتي 15 واتا بەڵام خوانەناس و سەرکەشەکان بەسەریانەوە ناچێت، بەڵکو دەبنە سوتەمەنی دۆزەخ. ئەمە گوفتاری جنۆکە ئیماندارەکانە. بەڵام ئەوانەی باوەڕدارن چەند گوتیەکیان لەسەر هەیە. یەکەمیان پاداشتن بۆ نییە تەنیا ڕزگاربوون نەبێت لە ئاگر. پاشان پێیان دەگوترێت ببنەوە بە خۆڵ وەک ئاژەڵ. ئەمەش گوتەی ئەبوو حەنیفەیە و ئیبن حەزم لەوەوە دەیگێڕێتەوە. دووەمیان ئەوان لەسەر بەندایەتی پاداش دەکرێن و لەسەر کاری خراپیش سزا دەدرێن. ئەمەش گوتەی ئیبن ئەبی لەیلا و مالیک و ئەوزاعی و شافعی و ئەحمەد و هاوڵەکانیانە. ئیبن حەزم لە دەرەنجامدا دەڵێت جمهوری خەڵکەکە ڕێککەوتون لەسەر ئەوەی کە جنۆکەکان دەچنە بەهەشتەوە. ئیبن ئەبی حاتم لە یعقوبەوە دەجێڕێتەوە کە گوتوویەتی ئیبن ئەبی لەیلا دەڵێت جنۆکەکانیش پاداشتیان هەیە. ئێمەش ڕاستی ئەمەمان لە قورئانی پیرۆزدا بۆ دەرکەوتووە. ولكل درجات مما
ما عملوا وليوفيهم أعمالهم وهم لا يظلمون. سورة الأحقاف آياتی 19 واتا هەر دەستەیەک هەر کەسێک لە ئیمانداران یان لە بێبڕواکان پلە و پایەی بەرز یان نزمیان هەیە. الحارة المحاسبی 243 کۆچی باسی کردووە کە ئەو جنۆکانەی دەستنە بەهەشت دەیان بینین ئەوان ئێمە نابینن پێچەوانەی دنیا. گوتم هیچ بەڵگەیەک لەسەر ڕاستی ئەو قسەیە نییە، ئێمە ئەوان دەبینین و ئەوانش ئێمە دەبینین، چونکە لە بەهەشت هیچ پەردەیەک نییە کە پێشتر لە دنیادا هەبووە. لەخوا دەپاڕینەوە کە لە ئەهلی بەهەشت بین. ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين. سورة الحجر آياتي 47 واتا لسر كرسي و قەنەفەڕازاوەکان لە بەرامبەر یەکەوە دانیشتون. سیوتی ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت قازی جەلالەدین بەڵخینی باسی کردووە کە جنۆکەکان خوای گەورە دەبینن، ئەمەش بەهۆی بوونی بەڵگەوە کە ئیبن عیماد لە ڕاوەی ئەلئەرجوزە لەبارەی جنۆکەکان لە شێخ سیراجەدین بەڵخینی جێراوێتیەوە. سێیەم دەچنە بەهەشت و ناخۆن و ناخۆنەوە وەک چۆن هەناسە دەدەن بەم شێوێ تەسبیحات دەکەن. مجاهید ئەم قسەیەی کردووە. چوارەم ئەوان ناچ لە بەهەشت بەڵکو بەو شێوێ دەبن کە مرۆڤەکان دەیان بینن و ئەوان مرۆڤەکان نابینن. پێنجەم ئەوان لەسەر شوێنە بەرزەکانن. الأعراف گوتم ڕاستی ئەمە فەرمایشتی جمهورە کە دەڵێن ئەوان دەچنە بەهەشت. لە عومەری کوڕی عەبدولعەزیزەوە دەجێڕنەوە کە دەڵێت ئەوان ناچنە بەهەشت بەڵکو لە سەوزایی و دەوروبەری دەبن، نەوەی ئادەم دەیان بینن ئەوان نەوەی ئادەم نابینن بە پێچەوانەی ئەوەی لە ژیانی دنیادا هەیان بوو. هەروەها دەگوترێت ناخۆن و ناخۆنەوە وەک چۆن هەناسە دەدەن بەم شێوەیە تەسبیحات دەکەن و خوا بە پیرۆز ڕادەگرن لە بری خۆراک و خواردنەوە. بەڵام خوای گەورە نیعمەتی بەسەر هەردوو مرۆڤ و جونەکەکاندا کردووە کە پاداشی چاکەکارانی بە بەهەشت داناوە. خوای گەورە پاداشتی شتێکیان بۆ دانانێت کە ڕووی نەدابێت. گەر خوای پەروەردیگار پاداشتی بێباوەڕەکان بە ئاگر بداتەوە ئەمە کارێکی دادپەروەرانەیە، پاداشتی باوەڕدارانیش بە بەهەشت کارێکی گەورە و بەخشندەیە. إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا. سورة الكهف آياتي 107 واتا بەڕاستی ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە ئێمە هەر لە زووەوە بەهەشتی فیردەوسمان بۆ ئامادە کردوون تا لەوێ دابەزن و ژیانی کامەرانی تیایدا بەرنەسەر. جونەکەکان چی دەخۆن؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێ بۆ ئێوە هەیە هەر ئێسکێک باشترە گۆشت بێت کە بکەوێتە بەردەستان و ناوی خوای لەسەر گوترا بێت. هەموو پشقڵ و ئالیکی ئاژەڵەکانتان لە کاتی سەر ئاویدا دەستشۆریتان پێمەکەن چونکە خواردنی جونەکەکانە. لە ئەثەردا هاتووە حەزیان لە خواردنی برنجە. گوێ بیستبوونی جونەکەکان لە وەحی. لە ئەبی عەباسەوە خوای ڕازی بێت دەفەرموێ جونەکەکان گوێیان لە وەحی دەبێت وشەیەک دەبیستن دەوشەی لێ زیاد دەکەن، ئەوەی دەیبیستن ڕاستە و ئەوەی زیادی دەکەن نادروستە و ساختەیە. پێشتر ئەستێرەکان نەدەهاوێژران، هەروەها بۆ ئەوانیش نەدەهاوێژران. کاتێکیش پێغەمبەر صلی الله علیه وسلم بوو بە پێغەمبەر هەرێکێک لەوان واتە جنۆکەکان نەی دەتوانی هاتوچۆ بکات، تەنیا پارچە ئەستێرەیان بۆ دەهاوێژرا، گەر بەر شوێنێکیان بکەوت بایە دەیسوتاند. جنۆکەکان سکاڵای خۆیان لای ئیبلیس شەیتان کرد، ئەویش گوتی ئەمە ئاسایی نییە، تەنیا لەبەر کارێکە کە ڕووی داوە. سەربازەکانی بڵاوە پێکرد، پێغەمبەریان صلی الله علیه وسلم بینی کە لە نێوان چیای نەخلە نوێژ دەکات. هاتنە لای ئیبلیس و پێیان ڕاگەیاند، ئەویش گوتی ئەمە ئەو ڕووداوەیە کە لە زەوی ڕووی داوە. لە ئیبن مەسعودەوە خوای ڕازی بێت دەڵێ جنۆکەکان دابەزینە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو نەخلەدا قورئانی دەخوێند. کاتێکیش گوێیان لێبوو گوتیان گوێ بگرن، گوتی بێدەنگ. ژمارەیان نۆبوو، یەکێکیان پێی دەگوتاوە زوبعە. خوای گەورە ئەم ئاەتەی دابەزاند. وَإِذْ صَرَفْنَا إِلَيْكَ نَفَرًا مِنَ الْجِنِّ يَسْتَمِعُونَ الْقُرْآنَ فَلَمَّا حَضَرُوهُ قَالُوا أَنصِتُوا فَلَمَّا قُضِيَ وَلَّوْا إِلَى قَوْمِهِمْ مُنذِرِينَ. سورة الأحقاف آياتي 29 واتا یادی ئەوەش بکە کاتێک ئێمە دەستەیەک جونەکەمان لادایە لای تۆ تا گوێ لە قورئان بگرن.
ئەوسا ئامادەبوون و بە یەکتریان گوت گوێ بگرن و بێدەنگ بن. کاتێک قورئان خوێندنەکە تەواو بوو جنۆکەکان گەڕانەوە بۆ ناو هۆز و قەومەکەیان دەستیان کرد بە ئاگادارکردنەوە و بانکردنیان بۆ پەیڕەوکردنی ئەم ئاینە نوێیە. لە ڕیوایەتێکی ئیبن عەباسەوە خوای لێ ڕازی بێت دەفەرموێ شەیتانەکان لە هەواڵی ئاسمان ڕێگریان لێکرا پارچە ئاستێرەیەکی ڕووناکیان بۆ هاوێژرا و شەیتانەکان گەڕانەوە ناو هۆزەکانیان پێیان گوتن چیتانە؟ گوتیان لە هەواڵێکی ئاسمان ڕێگریمان لێکرا و پارچە ئەستێرەیەکمان بۆ هاوێژرا. گوتیان ئەو ڕێگریە بەبێ هۆ نەبووە بەڵکو بەهۆی ڕووداوێک بووە کە ڕووی داوە. بڕۆنە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوای زەوی بگەڕێن سەیری بکەن بزانن هۆی چییە ئێوە ڕێگریتان لە ئاسمان لێ ئەکرێت. ئەوانیش چوون لە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوای زەوی گەڕان بە دوای ئەو شتەدا دەگەڕان کە ڕێگرێ لە بەرامبەریان. ئەو کۆمەڵە ڕوویان کردە ئەو شوێنەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلمی لێبوو لە نەخلە بۆ لای بازاڕی عوکاز. لە نوێژی بەیانی پێشنوێژی بۆ هاوڵان دەکرد. کاتێکی گوێبیست و قورئان بوون گوتیان سوێن بەخوا ئەمە ئەو شتێکە ڕێگر بوو لە نێوان ئێمە و هەواڵی ئاسمان. لەو کاتەوەی گەڕانەوە لای هۆزەکەیان گوتیان هۆزەکەمان قل أوحي إلي أنه استمع نفر من الجن فقالوا إنا سمعنا قرآنا عجبا يهدي إلى الرشد فآمنا به ولن نشرك بربنا أحدا. سورة الجن آية 1-2. واتە بەڕاستی خوێندنەوەیەکی سەر سوڕهێنەرمان بیست هیدایەت دەدات بۆ ڕێبازی ژیری و تێگەیشتن. ئێمەش باوەڕمان پێکرد هەرگیز کەس ناکەینە شەریک و هاوڵ بۆ پەروەردیگارمان. دەگوترێت سەرۆکیان وەردانە کە سەرکردیانە لەوانەش زوبعەیە. ئاینی جنۆکەکان ئایا پێغەمبەریان بۆ ڕاوانە کراوە؟ ئایا لە جنۆکەکان پێغەمبەر هەیە؟ سویەتی ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت جەماوەری زانایان بە سەلەف و خەلەفەوە پێیان وایە لە جنۆکەکان هەرگیز پێغەمبەر نەهاتووە. هەروەها هەریەکە لە ئیبن عەباس و مجاهید و کەلبی و ئەبی عەبید ڕیوایەتیان کردووە. پاشان دەڵێت گوتم ئیبن حەمید و ئیبن منزیر و ئیبن ئەبی حاتم لە مجاهیدەوە لە فەرمایشتی خواوە دەجێڕنەوە یا معشەر الجن والئینس ئەلەم یەئتیکم ڕسول منکم. دەڵێت لە جنۆکەکان پێغەمبەر نەبووە بەڵکو لە مرۆڤەکان بووە و ئاگادارکردنەوە و بانکردنیش لە جنۆکەکان بووە. باشان آياتي وإذ صرفنا إليك نفرا من الجن يستمعون القرآن فلما حضروه قالوا أنصتوا فلما قضي ولوا إلى قومهم منذرين. خوين دوا سورة الأحقاف آياتي بسنو. کاتێک قورئان خوێندنەکە تەواو بوو جنۆکەکان گەڕانەوە بۆ ناو هۆز و قەومەکەیان و دەستیان کرد بە ئاگادارکردنەوە و بانکردنیان بۆ پەیڕەویکردنی ئەم ئاینە نوێیە. ئیبن حەزم دەڵێت بۆ یەک جاریش پێغەمبەر لە مرۆڤ بۆ جنۆکەکان پێش محەممەد صلی الله عليه وسلم نەهاتووە چونکە ئەو دووهەمین پێغەمبەرە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ وكان النبي يبعث إلى قومه خاصة مەبەست لێی کە پێشتر پێغەمبەر بۆ هۆز و قەومەکەی خۆی بە تایبەتی دەنێردرا. هەروەها دەڵێت ئێمە دڵنیاین لەوە کە ئەوان واتە جنۆکەکان ئاگادار کراونەتەوە. ڕاستە ئەوانیش پێغەمبەریان بۆ هاتووە بە پێی فەرمایشتی خوای گەورە ئەلەم یەئتیکم ڕسول منکم. سوێتی دەڵێت ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەضحاک گوتوویەتی و هەریەکە لە ئیبن جەریح و ئیبن ئەبی حاتەم و حاکم دەریان هێناوە و بە صەحیحیان داناوە و بەیهەقی لە الشعبي ابن عباس لفرمايشتي خواهي قورا الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن يتنزل الأمر بينهن لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما. سورة الطلاق آياتي 12 دلت حوت زوي لهر زويك بيغمبرك وك بيغمبرتان هبوا آدمك وك آدمتان نوحك وك نوح إبراهيمك وك إبراهيم وعيسايك وك عيسى. كومالي زانيان تفسيريان وايا كأوان قومك لجنوك كانوا نردراوي لا إخوانين بەڵام خوای گەورە ئەوانی لەسەر زەوی بڵاو کردوتەوە و گوێیان لە وتەی پێغەمبەرەکانی خوا بووە کە ئەوان لەنەوەی ئادەمن
پاشان گەڕاونەتەوە ناو قەومەکەیان لە جنۆکەکان ئاگاداریان کردوونەتەوە. گوتم ڕاستیەکەی وتەی کۆمەڵی زانایانە و خوش زاناترە. جنۆکەکانیش بە شێوی مرۆڤەکان ئاین و شەریعەت و مەزهەبیان هەیە، ئەوانیش بە هەمان شێوەی مرۆڤ بە فەرمانەکانی شەریعەت ڕاست پێردراون. خوای گەورە دەفەرمێ: يا معشر الجن والإنس ألم يأتكم رسل منكم يقصون عليكم آياتي وينذرونكم لقاء يومكم هذا قالوا شهدنا على أنفسنا وغرتهم الحياة الدنيا وشهدوا على أنفسهم أنهم كانوا كافرين. سورة الأنعام آيات 130 واتا لروج قيامت دا خواد فرمي أي دستي جنوكو إنسان آيا پیغمبرانتان لخوتان بو نهات کە ئاەتەکانی من و ڕووداوەکان بەسەرتاندا بخوێنێتەوە و ئاگادارتان بکەن و بتان ترسێنن لەوەی کە ئەم ڕۆژەتان بۆ پێش دێت. هەیانە باوەڕدار و هەشیانە بێ باوەڕ، هەیانە ملکەت، هەیانە یاخی، لەخوا ترس و خراپەکار. خوای گەورە هەواڵی ئەمەی پێداوین: وأنا منا الصالحون ومنا دون ذلك كنا طرائق قددا. سورة الجن آيات 11 واتا جنۆکەکان دەڵێن بێگومان ئێمەش کەسانی چاک و دیندارمان تێدا هەیە، هەروە کەسانی تریش کە بەو شێوەیە نین. ئێمە جاران ڕێگە و ڕێباز و بەرنامەی هەمە زۆرمان گرتبووە بەر، بەڵام ئێستا بەرنامەی ئیسلام ڕوون و دیارە. هەروەک چۆن مەبەست لە دروستکردنیان بەندایەتی کردنە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ما أريد منهم من رزق وما أريد أن يطعمون. سورة الذاريات آيات 56-57 واتا بێگومان من جنۆکە و ئادەمی زادم دروست نەکردووە تەنها بۆ ئەوە نەبێت کە من بپەرستن و فەرمان بەردارم بن، نەڕۆزیم لیان دەبێت نەخواردن و خواردنەوە، پەنابردنە بەر جنۆکەکان بۆ نهێنی زانین و سیحر. بەهۆی ئەو توانایی جنۆکەکان کە مرۆڤەکان نیانە، وەک فڕین و بەرزبوونەوە بۆ ئاسمان و گوێبیستبوونیان لە فەرموودەی فریشتەکان کە مرۆڤەکان نایبیستن، توانای بینینی مرۆڤەکان کە مرۆڤەکان ئەوان نابینن، بەشێک لە مرۆڤەکان ئەم دیاردەیان لە بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە بە شێوەیەکی ناڕاست، خۆیان خزاندۆتە ناو سحر و نهێنی زانین ئاخوت فاڵگرتنەوە. بەو پێی مرۆڤ پەنا دەباتە بەرجونەکە و بۆ هەڵخەڵەتاندنی برای کە مرۆڤە فێڵیان لێ دەکات و هەڵیان دەخەڵەتێنێت لە بەرامبەر ملکەتبوونی مرۆڤ بۆ جنۆکە، داخوازیە پوچ و پێچاوانەکانی جێبەجێ دەکات، بەڵکو مرۆڤ جنۆکە لە کەسە گەورەکان ناوزەند دەکات. بنەمای ڕاستی نهێنی زانین، بانگەشەکردنی زانینی ڕووداوەکانی داهاتوو لە هاواڵی ئاسمان، زیادکردنی سەدان درۆ بەسەریەوە، بەم شێوەیەش سحر دەکرێت. لە ڕاستیدا جنۆکەکان لە مرۆڤ دەترسێن، گەر بچینە دەوڵێکەوە هەڵدێن. جنۆکەکان دەڵێن مرۆڤەکان لە ئێمە دەترسێن، لە مرۆڤەکان نزیک دەبنەوە و تووشی شپرزەی و شڵەژان و شێتیان دەکەن. ئیسلام هات و ئەو خوڕەوشتە جاهیلیانەی مایە پوچ کردەوە. پێش ئادەم جنۆکەکان لە زەوی نیشتەجێ بوون. پێش 1000 ساڵ بەر لە ئادەم خوای گەورە جنۆکەکانی لە زەویدا نیشتەجێ کردووە بۆ ئەوەی ئاوەدانی بکەنەوە، بەڵام نەیانتوانی ئەم کارە بکەن. توانەکانیان لەو ئاستەدا نەبوون، بەڵکو دەستیان بە تێکدان و یەکتر کوشتن کرد. خراپەکاری لە زەویدا بڵاو بوویەوە. خوای گەورە لە بەرامبەردا سەربازە فریشتەکانی بۆ دابەزاندن، دەریان کردن و دووریان خستنەوە بۆ ناو دوورگەکانی ناو دەریاکان. دەگوترێت ئیبلیس شەیتان پێش ئەوەی لە خوای گەورە یاخی بێت یەکێک بۆ لەوان و بەرەو ئاسمان بەرز کراوەتەوە. ئیبلیسی نەفرەت لێکراو. لە هەموو جنۆکەکان زیاتر بەندایەتیکردنی خوای گەورەی کردووە، بەڵام لەو بەندایەتیەدا دڵسۆز نەبووە، ناویشی عەزازیل بووە. ئەمەش وەک لە ئیسرائیلیات هاتووە. پێش نەفرینی خوا بۆ ئەو نازناوی ئەبوو کردوس هەروەها ئەبوو مڕە بووە. لە هەموو جنۆکەکان زیاتر کۆشش و هەوڵی هەبووە و زانستی لە هەمویان زیاتر بووە. ڕاز نییە گەر بگوتێت لە فریشتەکان بووە، بەڵکو لە جنۆکەکان بووە و لە فریشتەکان نەبووە.
خوای گەورە دەفەرمێ وَإِذْ قُلْنَا لِلْمَلَائِكَةِ اسْجُدُوا لِآدَمَ فَسَجَدُوا إِلَّا إِبْلِيسَ كَانَ مِنَ الْجِنِّ فَفَسَقَ عَنْ أَمْرِ رَبِّهِ أَفَتَتَّخِذُونَهُ وَذُرِّيَّتَهُ أَوْلِيَاءَ مِن دُونِي وَهُمْ لَكُمْ عَدُوٌّ بِئْسَ لِلظَّالِمِينَ بَدَلًا سوورەتی ئەلکەهف ئاەتی 50 واتە ئیبلیس کە لە دەستەی جنۆکەکان بووە بێفەرمانی خوای گەورەی کردووە هەروەها ڕازنیە گەرگوتراوە فریشتەیەکی سەرپەرشتیکاری بەهەشت بووە و گەورەی ئاسمانی دنیا و گەورەی زەوی بووە هەروەها ڕازنیە کە گوتراوە بەڕێزترینی فریشتەکان بووە لە خاوەن چوار باڵەکان ئیبلیس زیندووە و چاوەڕوان کراوە تا ڕۆژی دوایی عەرشێکی هەیە لەسەر ڕووی دەریایە لەسەری دانیشتووە و سریەی سەربازەکانی خۆی ڕاوانە دەکات و شەڕ و ئاژاوە دەخەنە ناو مرۆڤەکانەوە واتای وشەی ئیبلیس واتە هیچ خێر و چاکەی تێدا نییە وشەی ئیبلیس بە واتای ئومێد بڕا و سەر لێ شێوا و زۆر ناویتری هەیە وشەی شەیتان لە زمانی عەرەبیدا واتای لوتبەرزی یاخی لە ناوەکانی تری تاغوت خوای گەورە دەفەرمێ الذين آمنوا يقاتلون في سبيل الله والذين كفروا يقاتلون في سبيل الطاغوت فقاتلوا أولياء الشيطان إن كيد الشيطان كان ضعيفا سورة النساء آيات 76 واتە ئەوانەی بێباوەڕن لە پێناویستەم کار و زۆردار و تاغوتدا دەجەنگن ناوبانجی ئیبلیس لە ناوبانجی هەموو دروستکراوەکانی تر زیاترە ئەمەش دوای ئەوەی لوتبەرزی و لە خۆبایی بوون و خۆ بە گەورەزانینی بەیاخی بوونی لە خوای گەورە و بە قسە نەکردنی خوا لە سوژدە بردن بۆ ئادەم سەلامی خوای لێبێ ئەوی کوشت هیچ بەڵگەیەک نییە لەسەر ئەوەی کە ئیبلیس باوکی جنۆکەکانە وەک چۆن ئادەم باوکی ئادەمی زادەکانە پەناگرتن لە شەیتان خوای گەورە فەرمانی خۆپاراستن و پەناگرتنی لە شەیتان دەرکردووە کە دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس سورة الناس آيات 1 تاوكو 6 واتا أي محمد صلى الله عليه وسلم أي إيمان دار بڵێ پەنا دەگرم بە پەروەردیگاری خەڵکی بە پادشای خەڵکی بە خوای خەڵکی لە شەڕ و خراپەی ئەوەی کە وەسوەسە و خەتەرە و خەیاڵ دەخاتە دڵەوە کە خەنناسە بریتێ لەوەی کە وەسوەسە فڕێ دەداتە سینە و دڵ و دەرونی خەڵکیەوە لە جنۆکە و ئادەمی زاد ئەوانەیان کە شەیتان سیفەتن وقل رب أعوذ بك من همزات الشياطين وأعوذ بك رب أن يحضرون سورة المؤمنون آيات 97-98 واتا پەروەردیگار من پەنا دەگرم بە تۆ لە هەموو خەتەرە و خەیاڵ و وەسوەسەی شەیتانەکان پەنا دەگرم بە تۆ ئەی پەروەردیگارم کە شەیتانەکان بە دەورمدا کۆ ببنە و سرم لێ بشێوێنن خوای گەورە ئادەمی زاد لە شەڕ و ئاشوبی شەیتان ئاگادار دەکاتەوە کاتێک دەفەرمێ يا بني آدم لا يفتننكم الشيطان كما أخرج أبويكم من الجنة ينزع عنهما لباسهما ليريهما سوآتهما إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم إنا جعلنا الشياطين أولياء للذين لا يؤمنون سورة الأعراف آيات 27 واتا ئەینەوەی ئادەم شەیتان ئێوەش لە خشتە نەبات هەروەک باوک و دایکتانی لە خشتە برد و لە بەهەشتدا بە دەرکردنیدان بەڵام لەبارەی فرموودەکانەوە لەسەری و ئاگادارکردنەوە لەی ژمارەیان زۆرە
بخاری لە صحیحەکەیدا جێڕاویەتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ شەیتان لەگەڵ نەوەی ئادەمدا بە سووڕی خوێنیدا دەڕوات. لە ئەنەسەوە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ شەیتان قەپۆزی خۆی لەسەر دڵی نەوەی ئادەمدا دەنێت، گەریادی خوا بکات لوتی بەرز دەکاتەوە، بەڵام گەر لە بیری بکات دڵی قوت دەدات. ئەمەش وەسوەسە و خەتەرە و خەیاڵە کە دەیخاتە دڵەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ پەنا دەگرم لە خوای بیسەر و زانا لە شەیتانی نەفرین لێکراو لە خەتەرە و خەیاڵ و پیسێکی ئەو. هەروەها دەفەرموێ هەر کەسێک بەدەستی چەپی خواردن بخوات شەیتان لەگەڵی دەخوات، هەر کەسێک بەدەستی چەپ ئاو بخواتەوە شەیتان لەگەڵی دەخواتەوە. هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی تر دەفەرموێ هەر کاتێک کەسێک چووە ماڵی خۆی و لە کاتی چوونە ژوورەوە و خواردندا یادی خوای کرد یان ناوی خوا بڵێت شەیتان دەڵێت نەلاتان دەمێنمەوە نە لە کاتی خواردنیش، بەڵام کە گەڕایەوە لە کاتی چوونە ژوورەوەیدا یادی خوای نەکرد شەیتان دەڵێت دەمێنمەوە لاتان. هەروەها گەر یادی خوای نەکرد لە کاتی خواردندا شەیتان دەڵێت لەمانەوە و خواردندا لەگەڵتان دەبم. شەیتان ناتوانێت داخراوەکان بکاتەوە. جابر دەجێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ دەرگاکان دابخەن، کاسە و قاپەکان داپۆشن، چراکان خامۆشکەن، شەیتان ناتوانێت دەرگا داخراوەکان بکاتەوە. مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو فەرمودەیە وێڕای بە دوورگرتنی شەیتان لە هەمان کاتدا خۆپاراستنی لە مەترسیەکان لە نمونەی نەخۆشی کە بەهۆی خواردنی سەرەواڵا بڵاو دەبێتەوە، هەروە خۆپاراستن لە مەترسی ئاگرکەوتنەوە. ابن عباس و خوای ڕازی بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر کەسێکتان گەر هاتە لای خێزانی بۆ جوودبوون بڵێت بە ناوی خوایە لە شەیتان بە دوورمان بخەی، شەیتانیش لەوەی ڕزق و ڕۆزیمان دەدەی بە دوور بخەی. گەر منداڵێک ببێت شەیتان ناتوانێت زیانی لێ بدات. لە ئەبوو هوڕەیرەوە خوای ڕازی بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر کەسێکتان بنوێت شەیتان سێ گرێ لەسەر سەری لێ دەدات، هەر گرێک لەو گریانە لە شوێنی خۆی دەدات بخەوە بە شەوێکی درێژ. گەر خەبەری بۆوە و یادی خوای کرد گرەیەکیان دەبێتەوە، گەر دەست نوێژی گرت گرەی دووەمیان دەبێتەوە، گەر نوێژی کرد گرەی سێمیشان دەبێتەوە. اینجا دەبێتە کەسێکی چاڵاک و هەناسە پاک، ئەگەر نەشی کرد دەبێتە کەسێکی پیسی تەمبەڵ. لە ئەبوو هوڕەیرەوە خوای ڕازی بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ گەر بانگی نوێژدرا شەیتان هەڵدێت و پشتی تێدەکات و دەنگێکی پیس و ناخۆشی لێ دەردەچێت. کاتێکیش تەواو بوو بەرەو ڕووی دێت تا دێتە نێوان مرۆڤ و دڵەکەی، دەڵێت ئەمە و ئەمە بڵێ، تاوای لێ دێت نازانێت سێ ڕکاتی کردووە یان چوار. گەر نەیزانی سێ یان چواری کردووە با دوو سوژدەی هەڵە واتە سوژدەی سەهوو ببە. لە ئەنەسەوە خوای ڕازی بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ ریزی نوێژەکانتان باڕاز بێت و باپەیەکانتان بگەن بەیەک، چونکە شەیتان لە درز و خواری نێوان ڕزەکانتان دەوەستێ. بخاری و مسلم لە صحیحی خۆیاندا فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەجێڕنەوە کە دەفەرموێ گەر یەکێک لە کاتی نوێژکردندا لە نێوان دەستەکانتان واتە بە پێش نوێژتاندا ڕۆیشت با ڕێگری لێ بکات، گەر نەیهێشت ڕێگری لێ بکات، گەر نەیهێشت واتە هەر بەردەوام بوو شەڕی لەگەڵ بکە ئەوە شەیتانە. لە ئەبوو هوڕەیرەوە خوای ڕازی بێ دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ باوێشکدان لە شەیتانەوەیە، گەر یەکێک لە ئێوە باوێشیدا تا پێی دەکرێت با ڕێگری لێ بکات، گەر یەکێک لە ئێوە بڵێت واتە باوێشیدا شەیتان پێدەکەنێ. لە فەرمودەیەکی تردا دەفەرموێ خوای گەورە پشمینی خۆش دەوێت و حەزی لە باوێشکدان نییە، وشەی جنۆکە بە هەر یەک لە شێوەکانی ئەلجن، ئەلجان، ئەلجنە 32 جار لە 31 ئاەتی قورئانی پیرۆزدا هاتووە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.